بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوێ بەڕێزداین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ خات و مەلەکە مستەفا سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. لەم بەرنمەیەشدا باسی کۆمەڵێک بابەتی گرنگی مێژوویەکەین کە پەیوەندیان بە ڕۆژهەڵاتی کوردستان و شەڕی نێوان حکوومەت و بزوتنەوەی ئازادیخوازی کورد لەو بەشەی کوردستاندا. خات و مەلەکە بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. باسی ئەو دانووساندنانەمان کە لەو گفتوگۆیانەی کە لە سنەکران لە بینی بڵێ نوێنەرایەتی کورد و یاخۆن بە تایبەتی شارەکە و حکوومەتی ئێرانی، بەڵام دوای ئەوە ڕاستە بە هەندێک شت گەیشتن، ینی هیچ نەبێ کوشت و کوشتارەکە وەستێنرا و کەمێک وەزعەکە هێور بووە، بەڵام دواتر دیسانەوە حکوومەتی ئێران هێرشی گەورەترە کاتە سەر کوردستان و بەدایان خەڵگە کوژرێ، بە سەدان خەڵگە گیرێ، بە تایبەتی بۆ نمونە لە مەریوان کۆمەڵی خەڵگە گیرێن. یەک دوو برای تۆی تێدا بێ کە بەداخەوە پاش ماوەیەک هەردووشان لە سێدارا دێن یاخود شەهید دەکرێن بە شێوەیەک. لەسەرەوە چیەڵێ؟ ینی ئەو خەڵکانی کە گیران پێشمەرگە بوون، خەڵکی مەدەنی بوون یاخود ڕێخستنی ناو شارەکان بوون؟ بە دوای شۆڕش لە ئێرانە لە ڕێبەندانی هەفتانوە کوردستان بوو بە کانگایەکی خەبات و مبارزە، زۆر ڕێکخراوەی دموکراتیک و ئازادی خواز پێکات بوو. مبارزاتێکی زۆر کرا لە کوردستانە، مەسەڵەن ژنان یەکێتی خۆیانیان بوو، کرێکاران بووی، جوتیاران، محەسڵین، هەموو حزبێک ئەیتوانی ئازادانە لەوێ کار و فعالیەتی بێت. نەورۆزی خوێنایی هات بۆ پێشۆ. ئەو وەختە لە ڕۆژی 12 خاکە لێوە 1979 جمهوری ئیسلامی ڕفراندۆمێکی کرد بۆ جمهوری ئیسلامی. سوالەکەش ئەوە بوو جمهوری ئیسلامی ئارییانە ئەرێیانە. خەڵکی کورد بە 99% وتی نەبەوە، کە لەو وتنە هەم کۆمەڵە لەگەڵ مامۆستا شێعزەدین دەوری زۆر گەورەیان بوو بۆ ئەوە کە ئەو نە بە جمهوری ئیسلامی وێژیە. لە دوای ئەوە مشتگەلتر هاتە پێشەوە، مەسەڵەن شەڕی نەغەدە هاتە پێشەوە. ئەم نەخۆشتانە لە مەریوانیشە، لە مەریوانە ئەوەڵین شارێک بوو کە سپای پاسدارانی ئێران بە یارمەتی جەماعەتی موفتیزادە بنکەیەکیاندانە لە ناو شارە. بەڵێ لە ناو شارە، لە هیچ شارێکی تری کوردستانە ئەوە نەکرا بوو. چەکدار بوون؟ بەڵێ بەڵێ بنکەیەکی چەکداریان بوو. ئەو سەردەمە حکوومەتی بازرگان بوو. بازرگان و ئەمانە شتگەلێکیان بەرعەلەی خەڵکی کورد وت بوو. لە مەریوانە نوێنەری هەموو ڕێکخراوە سیاسیەکان بێکۆ کۆبوونەوە بڕیار درا تەزاهوراتێ بکرێ، بڕێنە بەر رادیۆ تەلەڤیزیۆن، لەوێ بەیاننامەیە بخوێنێتەوە ئەوەی دەوڵەتی بازرگان محکوم بکرێت. ئەم تەزاهوراتە لەبەر ئەو مەقەڕەی جاش و پاسدار و مەکتەب قورئانەوە ڕادەبوو کە ئێمە بە تەزاهورات گەینە بەر ئەو مەقەڕە. ئەوان سەنگەریان بەست بوو. ئەوە کە ئەوان سەنگەریان بەست بوو خەڵکی زۆر تووڕە کرد. خەڵک زۆر بەرعەلەی هەم دەوڵەت ئەمانە شعارەکانیان تونتر کردەوە. خەڵکەکە بەخۆشی خەڵکی عادی نەک چەکدار، خەڵکی عادیەکە بەخۆشی ڕوو بە مەقەڕەکە ئێوان چوون، ئەوان تەقەیان کرد. کە تەقەیان کرد دەست بەجێلەویە کاکڕەوەفی کۆنەپۆشی ئامۆزای دایکم بوو، پێشمەرگە بوو، ببەخشە مامۆستا بوو، خەباتکاری سیاسی چەندین ساڵی مەریوان بوو. کاک ڕەوف کوڕێکی کرێکار بە ناو حەمەی دەرسید و کوڕێکی جوتیاریش خەڵکی بالک ئەم سیانە گیانیان بەخت کرد. ئیتر وەختێ ئەوە ئەنتەقەیان کرد بوو بە شەڕ.
بوو بە شەڕ و ئەو مەقەڕە گیرە. ئیدارەی مەریوان لەژێر دەستی حکوومەتە بوو؟ حکوومەت ئەسڵەن نەبوو. ئەو شوێنانە کە عەرز دەکەم، ئەو شوێنانە ئیدارەی شاری مەریوانیان نەکرد و لە انقلابەکەەوە، یعنی لە ڕێبەندان و تاکەت و فەرمانی هجوومی خۆمەینی بۆ کوردستان، مەریوان خەڵکی شۆڕشگەر و ئازادی خواز بەڕێوەیان برد، ئیدارەی شاریان کرد بە باشترین شێوە بچوو بەڕێگەوە، بەڕاستی بۆ هیچ کەسێ هیچ نوع مشکڵی پێش نهات. لەوە دواییتر خەڵک کۆچیان کرد، چوینە 15 کیلومتری مەریوان شوێنێ بەناو کانی میران، خەڵکەکە لەوێ جێگیر بوون. پەس ئیتر هەیئەتی نوێنەری دەوڵەت هاتن بۆ مزاکرە کرد. تقریبن ئەو کۆچە 2 هەفتەی خایان دوای مزاکراتێکی یەکجار زۆر ئیتر بە تەوافق گەیشت. کاک فواد بەشدار بوو لەو گفتوگۆیانەیە؟ کاک فواد نەقشی سەرەکی بوو لەو گفتوگۆیانە و دیسان لەوێ یعنی شتی تازەی هێنا بەرۆ. یەکێ لە شتەکانیەوە بوو مزاکراتەکان ئەسڵەن مەخفی نەبوو، مزاکراتەکە عەلەنی بوو، بێجگە لە شۆرای شاری مەریوان لە هەر جەلسەیەکی مزاکرا مەجموعەیە پیاوی ڕەشسپی و معتەبەر و جێی بڕوای شارەکەی لە مزاکرەکە بەشداری ئەدا. بێجگە لەوە هەموو ئێواران ئەهاتۆ بۆ ئوردوگا، لە ئوردوگای مەریوانە ئوردوگای کانی میران مەیدانێکی زۆر گەورە دروستکریا بوو بۆ جێی تەجەموع و کۆبوونەوە ئەومانە بوو. هەموو ئێوارانێ گزارشی ئەو ڕۆژە لە مزاکرەکە چی کراوە باسی کرد بۆ خەڵک، و خەڵکیش بەسەڵەن یەکێک ئەمەی پێ باش بوو، یەکێ ڕەخنەی بوو، هەموو کەسێ ڕێی خۆیانەدا ئەمەی کۆ ئەکردە و ڕۆژی دوای ئەچووە بۆ گفتوگۆکردن، بۆ گفتوگۆکردنەکان. بەڵێ ئیتر حکوومەت فێڵی لێ ناکردن، حکوومەتی ئێرانی زۆر مەسەڵەن یەکێ لە ئەعزای شۆرای شار مەریوان ئاغای شێخ عوسمان خالدی بوو، بینێ لەمەوە بەرفەوتی کرد. ئەو وەختە باشم لەبیرە مانگ ڕەمەزان بوو ئەو کۆچە، یانێ لە تقریبەن لە ڕۆژی 30 یا 31 جۆزەردانە دەستی پێکرد کە نیمەی گەلاوێش توولی کێشە. ئاغای شێخ عوسمانی تر مەزهەبی و معتەقد و ئەمانە لە جەلسەیەکە ئاچێ بۆ نوێشکردن و بە ڕۆژوو بوو، مەسەڵەن چەمرانێکی لەو کەسانە بوو کە لە گفتوگۆکەیە بەشدار بوو. نەقشی ئەسڵی بوو، نەقشی ئەسڵی زدە کوردی بوو لەویا هینەکات. وەختی ئاغای شێخ عوسمانە بینە چوو بۆ نوێشکردن ئەڵێ تەعەجبەکەم بۆچی ئەوە موسڵماننەوە تۆ نوێژەکەی ئاوا، یعنی ئەوە تەبلیغات، ئەو نشتی خراپ، ئەو زدی کورد هینەکەن. بورەتخوا بە ئەو شێخ عوسمان لەگەڵ چیە بوو؟ شۆرای شاری بوو. شورای شار بوو وەکو کەسێکی سەربەخۆ یا سەر بەلایەنێ بوو یا ئەو وەختە سەربەخۆی بوو. ئەو وەختە بەڵێ. ئەی دواتر دوای ئەوە هجووم کرا بە کوردستان، ماوەیە چوە لای دەفتەر مامۆسا، لەوە دا چوە ناو حزب دموکرات، مەسئولیت بەرپرسایەتی لە بیرم یەکی حزبی دموکراتی بوو تا فۆتیشی کرد هەر تقریبەن لەگەڵ حزب دموکرات. ببوورە قسەکەم پێ بڕید، ینی ئێمە باسی ئەومان کرد کە ینی پرسیارەکەمەوە بوو کۆمەڵی خەڵک گیرە، ئەو خەڵکانە دوای گفتوگۆکان نەگەیشتن بە هیچ گیرانیا چۆن؟ حەزەکەم ئەو زەمینەکە بۆ بەڵێم کەچی لە دوای 2 هەفتە لەو فاصلە لە سنەوە ڕاپەیمایەکی عەزیم کرا هات بۆ پشتیبانی هەم لە خەڵک مەریوان بۆ ئەو کۆچە، هەم تقریبەن جەمعی زۆر لە ڕەفیقەکان خۆمان کە هاتبوون بۆ ئوردوگەکانی میران بۆ پشتیبانی ئەوانە کە چوونەوە لەبەر پادەگانە گیرابوون. مەسەڵەن لەوانە کاک سەعەدی و تەندروست بوو کە یەکێ لە بنیانگوزارانی کۆمەڵەیە و جەمعێکی تریش بۆ ئازادی ئەوان و بۆ پشتیبانی ئەو ڕاپەیمەیە هات. دیسان ڕاپەیمەیەک لە
سەقز و بانە و بۆکانەوە بەرەو مەریوان هات دوای گفتوگویەکی زۆر لەگەڵ هەیئەتهای مختلفی دەوڵەتە ئیتر بە تەوافق گەیشتن قرار یعنی قوبڵیان ئەمە بە هەر سوورەت شتیان لە یەکترین قوبڵ کرد و تەواو بوو لە دوای ئەوە ئیتر شوێنەواری ئەوە کە وردە ڕژیم خۆی ئامادە کردە و ئەیەوێت حملەکە بە کوردستان کامڵەن دیار بوو لە ڕۆژی 28 گەلاوێژی 1379 ئیتر خۆمەینی فەرمانیدا ئەوەی بە جیهاد دژی کوردستان بەڵێ بە ناو جیهاد دژی خەڵکی کورد ئیتر فەرمانیدا و تقریبا لە شەو ڕۆژێکە 12 نەفرێ لە مەریوانە گیران هەموویان ئینسانهای باش چالاکی سیاسی ئەوانە بوون کە دوان لەوانە براکانی من بوو پێشمەرگە بوونەوەوانە ئەو وەختان هێشتا پێشمەرگە گەشتا بەو سوورەتە هین نەبوو کە ئەمین برام دەورێک پێشمەرگەی یەکێتی جوتیاران بوو بەڵام هێشتا پێشمەرگە ئابە و شقڵایی حرفەی و ئەوانە زۆر نەبوو تقریبا ئەوانە ڕۆژ هەر ئەو شەوە کە حملە هاوریا بە کوردستان ئەوان دەستگیر کران لە دەستگیرکردنیانە مەجموعەیە هاوکاری ڕژیم لەگەڵ جەماعەتی موفتیزادە ئەوانیان گرت لەو ماڵە ئێمە مەجبور کەوتین مەجبور بین چینە ئەو ماڵە لەبەر ئەوە بتوانین ملاقات براکانە بکەین هەر لەوێ تێگەیشتین ئەمانە پیلانی هابەدەستیانە دانێ لەوانە لەو هاوکارانی ڕژیم ناوی شێخ برابوو کوڕی لە جەرانی 23 پوشپەڕە هەر ئەو تەزاهراتەکە و مەقەڕەکەی سپای پاسدارانە کوڕی کوژرا بوو ژنی ئەوە ئامۆزای دایکم بوو ژنەکە ئەگریا بۆ کوڕەکەی مێردەکەی ئەهات زوزۆی وت مەگری حتمما حەقیانە سێنمە ئەو ژنەیش زۆر بە دڵپاکی خۆی هەرێو دادە بە هیگیان بە دایکمی وت کارێک بکات بەشکم تۆ جەرگت نەسووتێ یاخوا تۆ جەرگت نەسووتێ ئەوە تا عەسرێ درەنگ ملاقاتیان نەدا عەسرێ درەنگ کە چوینە ناو ملاقات حزوریاندا لە ساڵۆنێکا بوو دوو کەس ملاقاتیان نەبوو یەکێک حسێنی پێرخزرانی بوو یەکێ بەهمەن ئەخزەری بەهمەن خەڵکی تاران بوو دوو مانگ بوو لە مەریوانە بووی تر زۆر تێکۆشەر و فعال بوو کاری دوکتریە کرد تەواو ئەو ڕاهپەیمایی و ئۆردوگا و هەمووی ئەمانەی هەم ئەکس کردبوو هەم فیلمبەرداری کردبوو کە بەداخەوە گشتی کەوتە دەست جمهوری ئیسلامی و مەگەر ڕۆژێکی ترکەوێتەوە دەست خەڵک ئەو دوانە ملاقاتیان نەبوو ئێمە چوونە ناو ساڵۆنەکە کاک حسێن برام هات دەستی کردە ملمن بە منی وتوتی بڕۆ ئەمین کاری پێتە من دایکم و ئەوان سەرگەرمەکە کە من چوم کامین دوشتی پێوتم یەکێوتی زۆر بە شوێن کاک فواتمە ئەگەڕن بە گشتانە هۆش کاک فواتتان بێت شتە دوومەکە کە پێمی وتوتی ئاو ژمارە تەلەفۆنە بۆتە خوێنم هەریسە دەبێ حێفزی کەیت ئایسێک ئەو ژمارەمە حێفزە وتی دەبێ حێفزی کەی بڕۆیت زەنگ بدەیت بۆ تاران زەنگدا یەک ژن تەلەفۆنەکە بەرز دەکاتەوە پی بڵێ ئینسانی واقعی دەستگیر کراوە ئەمە پەیامی بەهمەنی ئەخزەری بوو بۆ خانەوادە کە زەنگدا ژنەکە قیژاندی وتی بەهمەن جارێک بەدەست خەڵخاڵی و نەجاتی بووە ئەم جارێک نەجاتی نابێت منیش تۆزێ تەوزیحم بۆ دا وتم تەنیا تۆ نیت و ئەوە منیش دووبرام گیراوە و ئاوە ڕۆژی هەر ئەو ئێوارە یانێ ئێوارەی دووەمی خەرمانان لە پادەگانەوە زەنگیاندا بوو بە ماڵ خزمێکمان وت بیان باوکی من بڕوات براکانم ئازادە بێ باوکم و دایکم بە پەلە چوون زۆرێک لە پادەگان بوون وتبیان بڕۆنەوە تۆزێ کاری دەفتەری و کاغەزی ماوە و لەوە دوابێنەوە باوکم خەڵخاڵی ملاقات کردبوو خەڵخاڵی لە تیکێ کاغەزی ئاونا هەر ئاونا بوو نووسیبووی لە مەریوانە هیچ مشکڵی پێش نایەت هاتینۆنا من هاتمەوە ناو
ناو مانگردنەکە دیژبانێک نگەهبانێکی دیژبان پرسیبی لە ڕفیقێکی من وتبێ کامتان کەستان گیراوە پێش منی نیشاندا بوو وتبێ ئەو نەبزانە خەڵخاڵی هاتووە ئمڕۆ ئێعدام ئەکرێت ئێعدامەکان ئەکرێت ئەم کچە ڕفیقەی من هاتووتی هەستن با بڕۆینەوە خۆ جەمعێکی زۆریش هاتبوون بۆ ئەم مانگردنە بە تایبەت ژندا سێران زۆر بەشداری فعالیان بوو بەڵام من نازانم حەبەسا بووم چی بوو ئەسەن نەمپرسی لێ بۆچی بڕۆینەوە کە چوین شاید بێژم 20 دقیقەی پێ نەچوو یەک دەفعەت تەقەدەسی پێکرد ڕەگبار پسەر ڕەگبار ئەسەن هەموو کەس خەریک بوو دڵی بتۆقێت یەک دەفعە ڕەفیقێکی حشمەت برام هاتم هاواری لەکردم وتی 9 نەفەر ئێعدام کرا و جەنازەکانیان هێناون بۆ بیمارستان من ئیتر یانێ لە ناو دەریای خەڵکا بەرەو بیمارستانە چوین بەرەو نەخۆشخانە کە گەینە بەر بیمارستان ئەو نەپەشۆکا بووم لە ناو پشت تویتایەکۆ من لەگەڵ شکریەی براژنمە لەگەڵ شکریەی براژنمە ژنی کاحسێنم من ئەو برامە فەقەت هاوسەرگیری کردبوو ئەمانویست وەڵات چوینە ناو پشت تویتاکەش باوکی شکریە هاتووتی بۆ کوێ چن ئێمە شکریە قیژاندی بگری باوکیان نازانیەوە کاحسێنە ئەدام کراوە ڕەفیقی حسێنی خۆمانە ئەویش ئاوا دەست هەردووکمانی گروتی بێنە خوارە خۆتان بەشتان هەیە مەڕۆ من چوومە بان جەنازەی کاحسێن برام لە ناو گۆمی خوێنا بوو چاوی ئێڕوانی دەمی حاڵەتی بزەی پێکەنینی بوو تا بەقەی قودرەتی 20 کەس فقط ئەم کیژان دەوا دکتر خوێن ئەم ڕزای برامە بەر لە منگەی بۆ بان جەنازەکەی کراسەکەی بەرزۆ کردو یانێ تەنیا ئەعدام نەکریا بوون تیکە تیکە کرابوون وتی دەوا دکتری خوێنی چی هەر لەو بەر بیمارستانە باوکی ئەو کا ئەحمەدە کە سعات 11 من لە ماڵ خۆیان دیبووم و ئەو عەسرە جەنازەکەی هاتبووە ئەو دوو کوڕیە بوو جەنازەی دووکڕەکەی دانابوو شەدەکەی کێشا بوو بە ملسەریانە زوو ئەیوت سەر لە بەیانی ساحێب دوو شێر بووم ئەو نەی پێ نەچوو من ئوجاق کوێر بوو تەنیا ئەو دوو کوڕی بوو دوو کوڕەکەی ئەعدام کرابوو من نازانم چەنەی پێچوو ئەو نەتێ ئەگەم یەک کەس منی بەرزۆ کردو لە بان جەنازەکەی کاحسێن وەستمێ پشت تویتایەک و سەر کاک ئەمینیان ناباوشم من تا گەیمەسۆ ئەڵمانە ئەو دایان کراسمە پەڕ بوو لە خوێنە ئەوەی کە لە بیرمە پورێکم ناوی ئایشەیە کەنیشکەکەی ناوی بێهجەتە ڕەزای برام لە بیرە ئەمانە بەرەو ئەڵمانە ڕێککەوتین تازە بەڕێگا پێیانەوتین ئامان دەنگتان لێ نەیەت قیادەمەوە قەت هابەم دەورانەکو بێت ڕەزا بگرێت گەین و ئەڵمانە لە ئەڵمانە ئەپرسن لە من و لە ڕەزاش ئەپرسن ئەیکوا کە حسێن ئێمە وت بوومان ها لە مەریوانە ئێستا کەسوکار لە ئەڵمانە پێیان وابێ بە سالمی ئەو ها لە مەریوانە دایکم و دادفایزەم لە ناو جەنازەکان لە مزگەوت حاجی نەجیبە ئەگەڕن بە شوێن کە ئەمینە نایبینەوە ئەپرسن ئەیکوا ئەمین بە دایکم ئەڵێن ئەمین براوەتەوە بۆ ئەڵمانە دایکیشم پێ وایە ئەمین بە ساقی هاتوۆتەوە بۆ ئەڵمان تا نەگەیە ناو مزگەوتەکەی ئەڵمانە نەیزانی کە ئەمیش ئێعدام کراوە وێنەیانم هەیە دایکم سەر هەردووکیانی ها لە باوشە بەڵام ئەو شەوە تا بەیانی دایکم ئەتوان تەبعێکی بوو بە هەر شتێک ئەیتوانی ئەوە نیە لای خۆمانە لاواندنەوە و شعروتن هەتا بەیانی یەک جمڵی تکرار کردو هەروتی من دڵم نایە تێر بکەم شینتان فوئادیان خۆش بێت لە جێنشینتان هەتا بەیانی ئەوێ تکرار کردو بەیانیەکەی ئیتر کە چوینە سەر قەبران ڕووی کرد لە خەڵکەکە خەڵکێکی زۆر هاتووتی بە من بڵێن بەلەوە من دەستکەمە ملکامیان خواحافیزی لە کامیان کەم کامیان ناچکەم کە ئەویان دڵیان نەویشت
ئەو شەوە دووجار کەفن هەردووکیان گۆڕیا مەلای مزگەوتەکە مەلای دێکە هات حتا ئیتر بە نوعی ئاعترازی بە دایکمە کرد دەیوت ئەمە ناکرێت و نابێتەوە لێرە بیت و دەبێتەوە بڕێ ئەویش وتی ئیمکانی نییە کوێرەوەری زۆرم کێشراوە تا ئەم مناڵەکانم بەخێو کردە هەر ئیمشەو دەبێ میێوانی ئەو جەرگە سوتاوەی دایکیان بن لە گریان و شیوەن خەڵکەکە دایکم بانگی لە خەڵکەکە کرد وتی بێدەنگ بن گوێم لێ بگرن ناو هەر ئەو جاشانەی برد کە شێخ عەبدول شێخ برا وتی ئێوە شاهدی من بن ئەوانە قاتڵی ئەم کوڕانەی من بەداخەوم ئەبێت لێرەیە کۆتایی بم پارتەی بەرنامەکە بێن. دووبارە سڵاو بەڕێزان دێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ خاتوو مەلەکە سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. خاتوو مەلەکە وڵا نازانم یعنی چۆن باس بکەین بەڕاستی پاڵەوانی سەرەکی لەم ڕووداوە ناخۆشانەیە کە دایکت دیارە ئێوەش بەڵام بە تایبەتی ئەو کە بەرگەی ئەو هەموو خەمەی گرت هەر چۆنێ بێ زەحمەتە تۆ لە یەک کاتا دوو کوڕت شەهید بێت و سەری هەردووشان لەسەر کۆشی دابنێت و ینی بەرگە بگرێ. حەزەکەم باسی دایکتم بۆ بکە ینی ئەڵێی لەو کاتەیە کە لەسەر قەبرانی ژوون ئەو بە خەم خەڵکەکەەوە بوو خەمی خەڵکەکەی بوو کە ئاگاتان لێیان بێ نانیان بۆ دروستکەن خزمەتیان بکەن ئەم یعنی ورەیە لە چیەوە هاتوو ئەیان لاوێنێتەوە شعریان بۆڵێ. دایکم بەڕاستی تاقانە بوو زۆر کەسایەتێکی بێوێنە بوو و زۆر خۆڕاگر بوو. ئەو دوو برامە ئەعدام کرابوو لە ڕسمی لای خۆشمانە لە کوردەواریا وایە وەختی خەڵک تێبووە پرسە و سەرخۆشی نەهار ئەدریە شام ئەدرێت و ئەمانە هەمیشە بە من و بە دادفایزەم و خوشکێ تریشمان هەیە ناجیە ئەیوت پێمان ئەیوت وەخت نەهار وەخت نانی نیمەڕۆ وەخت شام کەس حەقی نییە دەنگی لێوە بێت بە ئەو خەڵکە بە ئیسراحەت بتوانن ئیسراحەتی خۆیان وەربگرن و نان بخۆن. بە شەوە ئەگەڕا دیو بە دیو بزانێ مەسەڵەن کێ جێگە خەوتنەکەی مناسبە یا مناسب نییە ئاوا بوو. زۆر تاقانە بوو دایکم بەو لە حەزانە. دایکت ئەو هەموو شعرەی چۆن لەبەر بوو خۆی ئەیوە دیاخۆت خوێنەواری هەبوو؟ دایکم ئەگەر باس دایکم کەمەشە تۆزێ بگەڕمە دواوە وەختێکە ڕەزاشا لە ئێرانە باسم کرد کە باپیرم و دوودانە مامۆمی گردەوە خستێسە زیندان ئەو سەر و بەندە باوکی دایکم کە ناوی شێخ ئەحمەدی کۆنەپۆشیە لە خانەوادەی کۆنەپۆشیەوە ئینسانێکی زۆر ناوداری تایفەی کۆنەپۆشیە لەبەرەوە نەگیریە بە خێزان و ماڵیۆ لە دێی ڕەشەدەی لای مەریوان کۆچەکات دەچێتە نزارە و خونیانە و لای پێنجێن و ئەوانە چونکە سوکاری لەوێ بووت یەک خانەوادەن ساڵهای ساڵ لەوێ مانەتەوە. ئەو سەردەمە بەهۆی شۆڕشی شێخ مەحموودی مەلیکۆ ئازادی بووە ڕۆزنامەی کوردی بووە مەسەڵەن لە ئێرانە جلوبەرگی کوردی قاچاق بووە لە ژن و لە پیاو ئەم ئازادی و سەربەستیەوە تا ڕادەیەک زۆر لەوێ بووسە ماوەیە دایکم دەرسە خوێنێ لە سەتحێکی کەمە بەڵام یەک مەسەلەی تر بووە باوکی دایکم
هەم وەک کەسەکان لەگەڵ مامۆستا قانع شاعری پایە بەرزیگەلی کورد زۆر نێوانی خۆش بۆ هەم نسبەت خزمەتیان بوو. دایکم زۆرێک لە شعرەکانی مامۆستا قانعی حفظ بوو، یعنی لەبەری بوو. زۆر 100 جار بۆمانی گەڕاندەوە یەک دەفعە مامۆستا قانع هات لە دوورۆبان کرد بە هێگیان وەرە شعری تازەم هێناوە. ئەوە هەمیشەش یەک جار خوێندنەوەی ئەو شعرە بەس بوو بۆ ئەوە کە من من خۆم لە بیرمە مەسەڵەن ڕەزا و حشمەت لە من چکۆلەترن زۆر جار دایکم ڕەزا و حشمەتی بەلایەکەی قانەعەوە خەوان لە بێشکە ڕایەژەندن. ئەمە و هەم کەسایەتی خۆی هەم ئستعداد و بیر و هەزری خۆی ئەوەی پێدا بوو بە هەر شتێک فەورەن بۆی ئەهات کە مەسەڵەن شعر بڵێت. زۆر یانێ زۆر جار ئەیوت، زۆر جار شعری ئەوت. ئیتر ئاوا بۆ دایکم. جا ئیتر من ئەو دوو برامە لە 3 خرمانانە تیرباران کران. ڕۆژ تقریباً 6 ڕۆژ دوای ئەوە دروست 6 ڕۆژ دوای ئەوە بەیانیەکەی میێوانێکی یەکجار زۆرمان هات. میێوانەکە زۆر بوو. دەبووە 6 ڕۆژ گوزەرا بوو لە ئێعدامی دوو برام تۆزێ میێوانەکە کەمتر بوایەتەوە بە ڕسم و یاسا. بەڵام ئەوەندە زۆر بوو دایکم وتی ئەترسێم ئەو هەموو میێوانە بۆ هاتوو. منیش لە خۆم وتم دایگیان ئیمڕۆ هەفتەی براکانمە لە ئەوە ڕسم هەیە لە لای ئێمە بۆ هەفتەوەمان ڕەنگە لە بۆ نەمەوە هات بن. فرێ پێ نەچوو کوڕێکی ئامۆزام ناوی مستەفایە دووربین بۆ ئەو دووربینانە کە لە دوورە چاو لێ ئەکەیت لەبەر هەیوانەکە ئێمە دانیشتوو بە دووربین چاوی لێ کرد. چاوی کردوتی ئەو هەموو ماشینە دێن جەنازەیان پێیە. جەنازەمان بۆ هاتۆ. ئەمجد پێشمەرگە بوو کوڕێکی ئامۆزام کە ئەویش گیانی بەخت کردووە ناوی ناسرە. ناسر پێشمەرگە بوو هەموو پیان وا بوو یەکێ و ئەمجد یەکێ و ناسر. هەڕامان کرد دەرچوون بۆ بەردێ. ماڵەکە ئێمە لە ئەڵمانە لە سەرۆی دێکە بوو. کە گەینە بەردێ کچێکی ئامۆزام و کچێک ئامۆزای دایکم. ئامۆزاکەی من ناوی ستارەیە، ئامۆزاکەی دایکم ناوی گوڵباخ بوو. ئەم دوانە لە لای جەنازەکە لە پشتوی تایەکە سوار بوو بوون. ئامۆزاکەی دایکم بان کرد لە دایکم بان کرد دادەبەهیە ئەوە جەنازەی فوادمان بۆ هێنایتەوە. کە گەینە ئەویا من و ڕەزا ئەوەڵ کەس بین چوینە پەڕینە ناو توی تاکە. پەتوێکیاندا بوو بەسەریە. من پەتوەکەم بەرزەوە کردو ئەمدی کاک فوادە قیافەیەکی زۆر وەک هەمیشە ئارام و مەتین و لەسەر خۆی. یعنی نییە بە 1000 سانیە 1000 دانە بیر بە فکرما هات. ئەو شتێک کە زۆرتر بیرم لێ کردو دایکم بوو. دەیکێ ئیسە ئەتوانێت بە دایکم پێشێت دوای 6 ڕۆژ کوڕێکی تر. منەم و دایە ئەم قیژان دایە درۆیە کاک فوادم نییە. ڕەزاش باین کردایە باوڕی پێ نەکەی کاک فوادمە. تازانی کاک فوادمە دەستدات فایزدەمی گروتی دەبێ هەڵپەڕیت. زەمان فواد ئاخر کاک فواد ئەزدواجی نەکرد بوو. ئیتر تا بە ڕسمی خۆمان تا شۆریا ئەو دایکمە ماچی کرد و شعری پیاوت. قوربان نامەکان کەم و کەسرت بم، قوربان شکنجەی زندان قەسرت بم. ئاوە لەو سەردەمیشە لە بۆن هەد لەو فاستەی 6 ڕۆژە چەند جار بەستون هەم هاوکاری ڕژیم هەم پاسدار هاتن بۆ گرتن باقی براکان. ئەمانیش نەیانتوانی لە ماڵا بن هەموو لە دەرۆی دێ. کەسێک خەڵکی ئەڵمانە چوو بوو بە بانکردن لە چەم و دۆڵە ئەوانی پەیدا کرد و پیانی وتبوو ئیتر تا ئەوان گەینۆ گەینە تاڵەسوار. گەینە تاڵەسوار و جنازەکە و قەبرەکە ئامادە بوو. بەل لە هەموو کەسێ دایکم چۆ ناو قەبرەکە. ئیسە لەو خوارۆ بانی ئەکرد ئەیگوت
ئەو بەردوودارە داتانناوە بیکەن بەسەر فعادا بیکەن بەسەر منە فعاد ماندووە ماندووی دەرنەچووە ماندووی زیندانی قەسر هاڵەگیانە ماندووی شکنجەکانی هاڵەگیانە بەو حاڵەوە دایکم ژێرکراسی پێڵێنێوەش نابوو ناو سنگی دانێ لە پۆتینەکان کافوادی نابوو ناودایان کراسەکەی تا خاکسپاری و سەرقەبران تەواو بوو هاتینۆ ماڵۆ خزمەکانمان نەهاریان دروست کرد و سفرەیان داخست هیچ کە نەیەتوانی ڕوو لە سفرەکە هیچ ئەسەن بەعزە کەسێ لەبەر خۆی وت ئەوە کەی وەختەوەی سفرە داخن ئەوەڵین کەس چووە بان سفرەکە دایکم بوو وتیەوە من ئەچم دائنیشم دەستەکەم بە نانی مەڕە خواردن ئێوەش هەمووتان دەبێت لەگەڵم بن هەمووتان دەبێت لەگەڵم بن منزورم ئاوا ڕەحی قەوی بوو جامانەکەی کافواد بان قەبرەکەی کافواد دار بە ڕوارێک بوو پارەکە دوای 45 ساڵ پارەکە یعنی ساڵی نەهاتەچوو جەنایەتکارانی جمهوری ئیسلامی هەر بۆ عەزیەتکردن چون ئەو دار بە ڕووشیان نەبڕی دایکم بۆ ڕەمزی پێشمەرگایەتی جامانەکەی کاکفوادی کردبوو بە ملەو بەست بەو دار قەزوانەوە لەویە مەداخۆم کاکفواد زانی بووی کە دوو برای شەید کراوە بەڵێ هاتە سەر قەبرەکانیان یان نا مەلەکە خان دوا دیداری ئێوە لەگەڵ کاکفوادە دوا دیداری ئێمە لەگەڵ کاکفوادە ئەو نەهارە بوو کە دوای ئەوە ڕاهپەیمایەکەی ڕێپێوانەکەی سەقز بانە بۆکان گەیە مەریوان ئەو نەهار لە ماڵ حسێن براما بەیەکۆ بووین دوای نەهار دایکم لەگەڵی قسەی کرد باسی ئەوەی کردوتی زۆر نەگەرانم باس نگەرانیەکانی خۆی کردوتی نگەرانیەکەم تەنیا لە جمهوری ئیسلامی نییە لە دەست و پەیوەندەکانی جمهوری ئیسلامیە زۆر ئەترسێم تۆش وەکو جوانە مەرگە ئیسماعیل شەریفزادە فقط ئەکسەکەت بۆ من بمێنێتەوە کافوادیش زۆر نەرمونیان و لەسەر خۆ لەگەڵی قسەی کرد هەرێو دایکگیان من شتم خۆشەوێ دایکگیان ئەو هەستی دایکانەتە باش دەرکەکەم بەڵام زوو ئەیوت ئەوە کوڕەکانتر هەیە ئەوە مناڵەکانتر هەیە نێزانی مەسەن دوودانە لە براکانترم بەلا ئەوڕۆن ئەو ڕۆژە کە 28 کە لە وێژی 1970 بوو من و حشمەت برام ئەچوین بۆ سنە لە ئیخباری سەعات 2 ڕادیۆ تارانۆ ئەو فەرمانی جەهادی خومەینیمانە بۆ سەر کوردستان بیست کە گەینە ناو سنە بەڕاستی ئێمە شۆک بووین چون شار گۆڕابوو هەموو حزبەکان ڕێکخراوە سیاسی و چالاکەکان هەمووی بەسرا بوو لەوە داوتیان پێمان وتیان لە دادگستەریە تەحەسونە هەیە مانگردنێ ئێمە چوونە ناو مانگردنەکە بۆ دوو شت بوو یەکێ بڵێن ئەو خەبەرە کە ڕادیۆ تاران باسی کرد خومەینی وتیەسی ئەوە ژنگیراوە بە گرەوگان و ئەوانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە دوومەکەیشی ئەوە بوو تەعدادێک کەس گیرا بوون بۆ ئازادی ئەو کەسانە یەک شتم کە لە بیرچوو بڵێم من کە لە سنە بووم من لە ماڵ ڕەفیقێکی خۆم بووم بە ناو نەسرینی زەکریایی یەک دەفە تەلەفۆنەکەیان زەنگیاندا دایکی نەسرین گوشەکەی بەرزۆ کردو کاکفواد بوو کاکفواد لە بانەوە زەنگیدا ئەو خانمە بێهجەت خانم کەوتی مەلەکە هالێرە لەگەڵ منا قسەی کرد زۆر نەگەرانی زیندانیەکان بوو هەری وت بەشکم بڕۆیتۆ لە مەریوانە کارێک بکەن ئەم ڕۆژە ئەوە ئیتر ئاخرین قسەکردن بوو من لەگەڵ کاکفوادا کە من هاتمۆ مەریوان و دروست ڕۆژ 3 خەرمانان کە ڕۆژی ئەعدامی کە ئەمین و کە حسێن بوو کاکفواد لە بانەوە کەسێکی ناردبوو نامەیەکی ناردبوو بۆ من و بۆ ڕەزا کە بەشکم داکۆکیکەن بۆ ئەوە کە بتوانن زیندانە سیاسیەکان ئازاد بن ئەوە دوای ئەو نەهارە کە باسم کرد کاکفواد کە چوو
بەلەوە چووە قۆڕی قەڵا، لەوەدا چووە کەرەفتوو، چووە سەقز، چووە خڕی ناوزەنگ بۆ لای کۆمەڵی ڕەجدەران و یەکێتی نیشتمانی. دیسان گەڕاوە لە بۆکانە کۆبوونەوەیەکەکەن، ئیتر تا ئەگەیەتەوە بۆکان ئەو فەرمانەی جەهادی خومێنی هاتبوو. لە بۆکانە کۆبوونەوەیەکەکەن گەڵاڵەی بەیاننامەیەک داڕژێنێ کافوات بە ناو خەڵکی کورد لە بواری تاقیکردنەوە. ناوەڕۆکی ئەمەش ئەوەیە داواکە لە خەڵکی کورد هەموو بەرەنگاری ئەم زۆرم ئەم زڵمە بن کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی کورد ئەیکات، داوای لە هەموو ڕێکخراوە سیاسیەکانی ئێران کردو پشتیبانی خەڵک کورد بن، داوای لە هەموو کرێکاران و زەحمەتکێشانی ئێران ئەکا پشتیبانی خەڵکی کورد بن. بڵاوکرایەوە ئەو نامەیە. هەر لەوێشە داواکە لە کاک عەبدوڵای موهتەدی، ئەڵێ بڕۆ ئێمە باقی کارەکانترەکەین، تۆ بڕۆ مامۆستا شێعێزەدینی حوسەینی و کاک سەلاح بگۆزەرەوە. ئەگەر کاک سەلاحی موهتەدی ئەگەر جمهوری ئیسلامی بووچکترین بەرخوردێکی ناشرین بە مامۆستا شێعێزەدین کاوە بە خەڵکی کوردی کردووە. دوای ئەوە ئەڕاتە بانە، لە بانە دوو کۆبوونەوەی گەورەی کردووە. یەکێکیان کۆبوونەوەیەک بووە لەگەڵ کۆمەڵە بووە، حزب دموکرات بووە، یەکێتی نیشتمانی و کۆمەڵی ڕەنجدەران بووە، سازمان چریکەکان و باقی سازمان و گروهەکانی ئێران هەمووی ئەوانەی کە لە کوردستانە چالاکیان بووە کۆبوونەوەی لەگەڵ هەمووی ئەمانە ئەکات بۆ یەک شت، ئەو شتە کە ئیسەیش لە شۆڕشی ژینا خەڵک داوایەکات، ئەوە کە هەموو هێز و توانای خەڵکی کورد یەک گردوو بێ بەرامبەر بە داگیرکەری کۆماری ئیسلامی. هەم لەگەڵ ئەو هەموو ئەو ئەحزابە کۆبوونەوە کرا، بەس لەو جەلسا مامۆستا شێعێزەدینی تیا بووە، مام جەلالی تیا بووە، قاسملووی تیا بووە، سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەران و ئەمانی تیا بووە. هەم ئەم کۆبوونەی لەگەڵ نوێنەرانی جەمعیەتی تەواو شارەکان کردووە لەسەر ئەمە. یەک گەڵاڵێکی بووە، گەڵاڵەکەی ئەوە بووتە شتێک ئەڵێن جواب هەر تەعەڕوزێک بە تەعەڕوزێکی تر بدەیتەوە. گەڵاڵەکەی ئەوە بووە کە داوای کردووە لە یەکێتی نیشتمانی کۆمەکە لە حیزبی دموکرات و کۆمەڵیش هێز و توانەکەیان بخێنە سەر یەک پادەگانی مەریوان بگرن. جا تقریبا ڕۆژ چواری شەهریوەر، چواری بەخشە خەرمانە، کاک فواد لە کۆبوونەوەیەکە خەریک قسەکردنە بێ خەبەر ئیعدامەکان مەریوان و ئیعدام کا ئەمین و کا حسەینی پێئەدەن، یانێ ئاگادار بوو. بۆ دوو شت، یەکێ بۆ پلان و بەرنامەی گردنی پادەگانی مەریوان، دووهەم بۆ ئەوە ئەزانێ لە مەریوانە بە دوای ئیعدامی ئەو نۆ کەسە لازمە ئەو هێزە کە هەیەە، چون مەریوان تەنیا شارێ بوو کە چەند مانگ بەلەوە هێزی نظامی بوو، لەبەر ئەوە خۆیان کۆکەنەوە جەمەوە بنەوە دێتەوە بۆ مەریوان، لە بانەوە بۆ مەریوان کە ڕێککەوت یەک دانە پێشمەرگەی کۆمەڵی لێ نەبوو، لەگەڵ نەبوو. دەستەیە پێشمەرگەی یەکێتی نیشتمانی بە سەرپەرستی برایم جەلالی لەگەڵ بووە، تێتۆ مەریوان. لە مەریوانە چەند کۆبوونەوەی کردووە لەگەڵ هەموو بە ئیسلاح ڕەفیقەکان خۆی کۆبوونەوەی کردە، ئیعلامەکە ئەڵێ لە ئیمڕۆ بەدواوی یەکێتی جوتیاران نییە، ئێمە وەک کۆمەڵە کار و فعالیەتەکەین. داواکە خەڵکێکی زۆر لە شارەکان هاتبوونە دەرەوە، ئەڵێ هەر کەسێک نایەوێت لەگەڵ کۆمەڵە بێت و لەگەڵ کۆمەڵە کار و چالاکی کات، ئێمە ئیمکانات ئەنینە اختیاری بۆ هەر کوێک کە بێوێت بڕۆن. لەویا داوا لە کاک فاتحی شەخێل ئیسلامیەکە ئەڵێ مامۆستا شێعێزەدین پێویستە کە دەفتەری ببێت. کاک فاتح
بڕوات بۆ لای مامۆستا عیزەدین و ئەو دەفتەرە پێک بێنن. بەڵێ کەواتە هەل لە مەریوان لەکوێ شەهید بوو دوای ئەوە فریان نەکەوتە و مەسەڵەن هێرشە بکرێتە سەر پادگانی مەریوان؟ نا فریان نەکەوت. لە مەریوان کە بوو ئەو ماتڵ بوو کە ئەو حزبانەی تر هێزەکەیان بنێرن، هێزەکەیان کە نەناردووە ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە بە ئیسلاح بڕوات بزانێ بۆ ئەم هێزە نەهات. لە نیمەی ڕێگا ئەگەڕێتەوە بۆ بانە و بۆ بانە ئەگەڕێتەوە بۆ بانە لە نیمەی ڕێگا یانێ من یەک زەڕە شکم نییە لەوە کە ئەمە پلانی جمهوری ئیسلامی بوو بۆ ئەو کارن. بە هەلیکۆپتر نیروی نظامیان لە لای بسام و کان نەعمەتە پیادە کرد. ئیتر بۆ ئەو چوونەوەی کاک فواد بۆ بانە کاک فواد بووە شیع عوسمانی خالدی بووە لەگەڵ کوڕێکی بەناو ناسح، کوڕێک کە مەسئولی چریکە فدایەکانی ئێران لە مەریوانە بەناو تەحمورسی ئەکبەری و برایم جەلال. ئەم چەند کەسە بوون؟ ئەو 5 کەسە بوون. ئەو 5 کەسە. ئەم 5 کەسە بوون. برایم جەلال تەقە لە تفەنگیۆ نەهاتووە. باشە 2 کەس شەڕیان کردە کاک فواد و تەحمورس تا گیانیان بەخت کرد ئەوان تا ئاخرین یان تا گیان بەختکردنیان شەڕیان کرد. ئەوانەی تر ئەڵێن چی؟ مەسەلەن بۆ نمونە برایم جەلال چیرۆکی خۆی هەیە و حتا یەکێکی وەکو مەلا بەختیار باسیەوەکە کە ئەڵێ بڕوا ینی ئەو ناڵێ پلانێکە بەڵام ئەڵێ کەم تەرخەمیەکە بووە لەو ئیشەیە. ئێوە پێتان وایە ئەمە پلانی کێ بوو؟ ینی پلانی جمهوری ئیسلامی لە ڕێگەی کێوە لە ڕێگەی کێوە کردوێتی؟ یانی چۆنم پلانی داڕشتووە چۆنی زانیوە کاک فواد بەم 3-4 کەسەوە ئەچێتەوە؟ من ئاوا بیرەکەمەوە جمهوری ئیسلامی لە دەست و پەیوەندی خۆی لە جاسووسی خۆی لەو دێهاتانە و مەسیر ڕێگەکە خەبەریان بووە کە ئەمە کاک فواد هاتووە و ئیسە شاید لە بانەوە کەسی خەبەری دابێت شاید لە ئێوە گومانتان لەو 5 کەسە هەیە؟ نا گومانتان لیان نییە لە شیع عوسمان و لە ئیبراهیم جەلال و ئەوان؟ نا ئیبراهیم جەلال ئەڵێم وەک کەسێک کادرێکی نظامی تەقە لە فیشەکیۆ نەهات ئەمە خۆی بەحسێکە بەڵام ئەوەی کە تۆ بڵێیت بە شێوەیەک دەست هەبوو بێ نییە ینی ئێوە گومان لەوە ناکەن کە دەست هەبوو بێ لە ناو خەڵکانەیە؟ ئەو خەڵکانە تا ئایسە هیچ نیشانی نەداوە کە دەست بوو بێ مەگەر دوا ڕۆژ شتێک دەرکەوێت. بەڵام ئەوەی کە پلان بوو بۆ کشتنی کاک فواد یەک زەڕە من شکم نییە 100% پلانی جمهوری ئیسلامی بوو بۆ ئەو کارە. ئەخە باشە خۆ پلانی جمهوری ئیسلامیە بێ لایەنێ جێبەجێ بکە ینی خۆ ئەوە نییە نیرو بە هەلیکۆپتر نیرو پیادەکردە چەمران لەویا بووە چەمران خۆی لەوێ بوو دانێ لە هاوکارەکانی ڕژیم گەرێکی بووە بە قۆناغە تفەنگ با لە جەنازەکەی کاک فواد چەمران ئەڵێ مەکە سبەی ڕۆژ لەمە مجەسەمە دروستەکریە چون چەمران لە مزاکراتەکانی مەریوانە کاک فوادی ئەناسی ئێزانی کاک فواد کێ تەرمەکانی کەوتە دەست تەرمەکە کەوتە دەست جمهوری ئیسلامی؟ جمهوری ئیسلامی بە نەزەر من ئاگاهانە تەرمەکان نەبرد چون لەویا کەس نەبوو نەیان تەرمەکان نەبر لەگەڵ خۆیان؟ ئەرز دەکەم نەیان بردووە. ناسح و برایم جەلال لێژێ ئاوان نەدیویەک بوو ئێمە چون بەو دیوە بەڵام نەگەڕا دواوە بە شوێنە تەقەی تفاقانە. باشە ئاغای شیع عوسمان خالدی ئەڵێم یەک دانە یوزیم پێ بووە چوومە سەبانداری خۆم قایم کردو بە یوزیەک نەمتوانێت شتێک بکەم 2 کەس لە سەحنەی شەڕەکە ماوە کاک فوادە و تەحمورس ئەکبەری ئەم دوان هەردووکیان گیانیان بەخت کرد. جەنازەکان ئەو ئێوارەیشە هەر لە قەراق ئەو چەمو ئاوێکا بووە لەویا ماوەتۆ ڕۆژی دوایی کێ نازانم ئەیان هێن و ئەیان بنە مزگە و جامعەی مەریوان لە یانێ ئەکا بە ڕۆژی 10 خەرمانان بەیانی زووەکەی ئێمە میێوانێکی یەکجار زۆرمان بوو میێوانەکە ئەو نە زۆر بوو دایکم وتی ئەترسێ ئەمە چییە؟ مەسەڵەن من جواب دایکم داوە پێم بوو ئەمە هەفتەی براکان ئێمە باسی ئەوەمان کرد
بۆ ئەمەڵخەیە ئەمەوێت دوا پرسیاری ئەوە بکەم ئەوانەی کە کەمینەکەیان دانا بۆ یاخود بە هەلیکۆپتەر بووین بۆیان دابەزیون ئەوەی ئێوە بزانن خەڵکی کوردی تیا بووە هێزی کوردی تیا بووە خەڵکی کوردی تیا بووە خەڵکی سەر بە مفتیزادە لەو شەڕا بریندار بووە ئەزانین کێیە خەڵکی کوردی تیا بووە پاسدار و بەڵێ خەڵکی یعنی ئەوە شەهر جەماعەتی ئەحمەدی مفتیزادە بەڵێ هاوکاری ڕژیم ناڵێم تەنیا جەماعەتی چون بڕوانە هاوکاری ڕژیم ئەو وەختە جەماعەتی مفتیزادە و پاسدار ئێوە هیچ دێکۆڵینەوە یەکتان نەکرد لە نزیکەوە لەگەڵ ئەوانەی کە لەگەڵ یان نابوون مەسەن تۆ بۆ خۆت لەگەڵ شێخ عوسمان و لەگەڵ ئیبراهیم جەلال دانەنیشتویت من لەگەڵ ئیبراهیم جەلال دانیشتوم هەمووی هەیە لە کتێبێکا بەناو کاک فواد کێ بوو ئەو حتمەن ئەو کتێب دەتیوە من و حشمەت لەگەڵ ئیبراهیم جەلال دانیشتوین من لەگەڵ ئاغای شێخ عوسمان خالدی قسەم کردووە قەناعەتت بە قسەکانیان هەبوو بۆ مێژوو من ئاغای شێخ عوسمان ئەرێ برایم جەلال باسم کرد وەک کەسێکی نظامی کار ئەوە جێ پرسیار زۆر سوپاس دەکەم ئێمە لێرەیە کاتەکەمان تەواو بوو لە ئەڵقەی داهاتوودا کۆمەڵێ بابەتی تری مێژووی هەن کە هەم پەیوەندیان بە بنەماڵەکەتان و بە کۆمەڵەوە حیزبی کۆمونیستوانەوە هەیە باسەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمە ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم کاک فواد دەستگیراندار بووە هەرچێ من بیرەکەمەوە لە شەخسیەت و کاراکتەری کاک فواد ئەوە نابینم کاتێک کە تیرباران کرا ژنەکەی 4 مانگە حامڵە بۆ هەر لە ئەوڵەوە یعنی کۆمەڵە نەچوە ژێر ئەو بارە و حیزبی کۆمونیستی کوردستانی دروست نەکرد حیزبی کۆمونیستی ئێران لە ئەساسە یەکێ لە خەون و خەیاڵەکانی کۆمەڵە وەکو پێشمەرگەی پلە دوو سێنیەوە کرێن مەجموعەیە لەو ژنانە کار و چالاکی وهایان کرد کەم پیا و جورئەتی ئاوای بۆ ئێمە 2 جار ئێش و داخل جارێک وەک ئێمە کۆمەڵە بووین کارێکی خراپ لە کۆمەڵە ڕوویدا بوو جارێکی تش ئامۆزانە